دابشکردنی ناو جنابی سەرۆکی حکوومەت 7 ملیار تەخسیس کردنە لە 11 نو ئێمەژ وەکو وەزارەتی سامانی سروشتی هەموو پرۆسەی تەندەرین و ئەوانەمە تەحلیل کردوون و ئیحالە بوویە دوو کۆمپانیا ئەم ئیشە دەکەن بیستی مانگ ئێمە دەست دابشکردنی نەوت دەکەن هەمان کات وەختێ ئێمە 14 داوا ئەنجومەنی وەزیرانمان کرد بۆ دابینکردنی ئەم برە سوتەمەنیە بۆ ناوچەی شاخاوەکان هەمان کات مە البەغاژی داواکردنە بەڵام هەتا ئێستا نە هیچ نەوت هاتووە نە تەنها وەکو وعدەی گوتینە پاش مانگی 11 بەس ئایا جێبەجێ دەکەن ناکەن ئەو کاتە هەکە هات بچەندێژی هات ئەو سەعرەژی دەدەنە هەوڵاتیان ئەوی مەکەڕی مە بەرمیل 284 هزار مانکەڕیە ب 100 هزاری دەدەن 35 لە 100 هاوڵاتی دەدەست 65 لە 100 دەعمی پاڵپشتی حکوومەتی هەرێمە وڵای وێ پرسیارە بەغا بکە ئەسڵانکەی بەغا لێرە بە هەرمە دابەش دەکرد بەڵام ئەوی ئێمە کەڕیتی چەندێ مانکەڕیە کەنگی دابەش دەکەن کەمیە چەندە ئەم باسی ئەوە دەکەن بەڵام ئەوی بەغا هەر وەختێ هات بسعری بەغا بچەندێ دەدت ئێمە ئەوە دەنە هەوڵاتیان بەیانی کۆ نابێتەوە ئینشاڵڵا بۆ هەفتەی داهاتوو کۆبوونەوە ئەنجام دەدرێت بەپێی لەبەرەوەی بەپێی بەرنامەیە بەپێی ئەولەویەتە بەپێی داواکاری وەزارەتەکانە بەپێی زەڕورەتە کۆبوونەوە کرێ بەپێی پەیڕەوی ئەنجومەنی وەزیرانیش دەڵێ مانگی جارێک بەیانی کەم ئەتوانێت کۆ ببێت ئێمە ماگەن ئێمە وەکو حکوومەت بەرنامەی خۆمان هەیە لە چوارچێوەی ئەو گفتوگۆیانەی کە لەگەڵ بەغدا کرابوو لەسەر بابەتی دۆسەی نەوتە بابەتی پێشمەرگەیە مادەی 140 ئێمە لە چوارچەوەی ئەو هێڵە گشتیانە داواکاری خۆمان هەبوو لەلایەنە سیاسیەکان کە جەخت بکەنەوە لەسەر ئەو بابەتانە لەو چوارچەوەی تدەبێ حەزبولانە سیاسەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەو کارنامەیەوە لە چوارچێوەی سیاسەتی حکوومەت لە چۆنیەتی بەشداریکردن ئەمە ئەم بابەتانە ببێتە بابەتی سەرەکی بۆ پێکێنانی حکوومەت تاوان بەداخەوە ئەوە لەم ساڵە تەنها دوو جار نێردراوە ئێمە پێشتریش ئەوەی کە پێویستە لەسەر حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا ڕێککەوتووە هیچ بیانوەیەک نەبووە نەشماوە کەوا ببێتە بەهانەیەک بە حکوومەتی عێراقی بودجەی حکوومەتی هەرێم نەنێرەی مێدەوارین حکوومەتی نوێی داهاتوو پشت بە دەستور ئەو استحقاقات دەستوریانەی هەرێمی کوردستان بنێرێت هەر کاتێک پێویست بوو ئێمە ئامادەین گفتوگۆ بکەین ئەمە پەیوەستە بە بودجەی حکوومەتی عێراق چونکە بەڕێستان دەزانن یانی استحقاقاتی دارایی ئێمە بەشێکی لە عێراقە هەر کاتێک لە عێراق ئەو بودجەیە چووە بواری نووسین ئێمەش هەر لەم چوارچێوە بە پەراڵل بە هاوسەنگی لەگەڵامە یاسای بودجەی هەرێمی کوردستانش ئامادە دەکرێت لیژنەی پەیوەندیدار کاری خۆی کردووە و کۆبوونەوەیان کردووە و ئەمەش پەیوەستە بە دیسانەوە بودجە هەر کاتێک ئەم بابەتە لە چوارچێوەی توانە و لە چوارچێوەی بوو یاسای بودجە جێبەجێکرە بێگومان ئێمە وەکو حکوومەت پێوەی پابەند دەبین